بەیانیتان باش بڕگەی ئەم بەیانیەمان بەکارهێنانی واتە وەرزشکردنە لەسەر سێ تەمرین کە ئەویش بە شێوەیەکی زۆر سادە و ساکارتەوە توانی لە ماڵەوە سوودێکی باشی هەبێ بۆ چەوری سووتانە نچێتە قاڵبی بابی کاردیۆوە تەمرینی هەواییەوە بەڵام سەرەتا ئەوەی کە زۆر زەرورە جلوبەرگێکی وەرزشیە زایدەن لەگەڵەوەیە کە کالەکەت بە تایبەتی زۆر زۆرە کە سەروی 3 ساتین ژێری پاژنت بەرز بێت بۆی بتوانیت تۆ ئازارت نەبێت چکە لەم تەمرینانەیە کۆمەڵێک جەمپینمان هەیە کە ئەگەر کالەکەت تەندروست نەبێت یاخود وەرزشی نەبێت لەوانەیە زەرێکی زۆر قورس بە پاژنە یاخود ئەژنۆ یاخود فەقەرەی پشتت. یەکەم تەمرینمان تەمرینی جەمپینی ئاساییمان پێڵێت ئەمە توانی هیچ شتێکت پێ نەبێت تەنها بەم شێوازە بەڵام وەکووتمان جلەکانت وەرزشی بێ بە کالەکەشتەوە ئیستەنجێک یا شتێکی نەرم لەژێر پێتا هەبێت بەم شێوازە بتوانی بڕۆیت ئایا 100 تکرار وەکو ژمارە ئەبژێری یاخود وەکو دقە 3 بۆ 5 دقیقەتەوە بتوانی بەردەوام بی 2 بۆ 3 جار دووبارەی کەیتەوە سوودێکی زۆر باشتەیە وەکو ئەم تەمرینە دەستخۆش. تەمرینی دوای ئەومان تەمرینی دووەممان لە بەرگەی ئەمڕۆیە پێوترێت جەمپینی لا. جەمپینی لاکان هەردوو پەلی سەرەوە و خوارەوە واتە تۆ بە شێوازی کراوە لا تەنیشتەکانەوە ئەبەی بۆ سەرەوە ڕاست و چەپیان پێ ئەەکەی بەم شێوازە کە هیچێکە لە تەمرینە هەرە سوود بەخشەکان کە بتانی وەکو چەوری سووتاندن تۆ سوودی لێ ببینی هیچ زیانێکی بۆ لەش نییە ئەگەر بێت و جلو بەرگەکە و کالەکەت و ئیسفنجێک شتێکی نەرم لە ژێر پێتا هەبێت ئەمیش بە هەمان شێوە بتانی 100 تکرارێک واتە 2 جار بۆ دووبارەی بکەیتەوە کاکاتە 200 تکرار واتە 200 دانە لەم شێوازی یاریکردە یاخود بەپی کات بێ بتانی 3 بۆ 5 دقیقە وەکو کات بەڵام ئەویش بە هەمان شێوە 2 جار دووبارەی کەرە لە بینیان ڕستینێکی تقریبا ئاوا 2 دقەی بیتێ زۆر زۆر باشە. ئەمە تەمرینی دووەممان. تەمرینی سێممان کە ئەویش هێلا هوپی پێڵێن کە بەعام باڵێن نتوانێت فێرخوازەکە حەلبەیەکی با بڵێن کراوەمان هەیە کە توانێت بە شێوەیەکی مدەوەر خڕ بەکاری بێنێت بۆ کەمەری ئەگەر نەبوو لە ماڵەوە ئەگەر نەبوو تۆ ئەتوانی بەم شێوازە شێوازێکی خێراتر پاڵەوان تۆ کەمێک خێراتر کەمەر بجوڵێنە بەم شێوازە بتانی 5 بۆ 7 دقیقە تۆ بتانی 2 بۆ 3 جار دووباری بکەیتەوە لە بینی یاریەکانە دڵنیا بە سوودێکی زۆر باشی هەیە بۆ چەوری کەمەر. هیوادارم بتوانن ئێوە زیاتر ئەو تەمرینانە بە شێوازێکی دروست لە ژێر ڕێنماییە ڕاهێنەری پێشکەوت و یاخودەوە تا تۆ بتانی سێرچی بکەیت لە ناو مۆبایلەکەتەوە کەسانێکی شارەزا بتانی گویان لێ بگری ڕێنمایەکان وەربگری دڵنیا بەلەوە ئەگەر تۆ ئیرادەت هەبێ بۆ دابەزاندنی چەوری لەشت بۆ ڕێکبوونی لەشت دڵنیا بەلەوە هیچ شتێک ڕێگر و بیانووە نایەڵێتە پێشەوە تۆ بتانی سوودی هەبێ بۆ لەشت و لەشێکی تەندروست و جوان نەوەیەکی جوان بۆ کۆمەلگا بنیاد بنین.